خاشی کوردە یان خاکی عێراقە؟ بەتەعەداوە دەرین یەک بز زەویمان نەداینێ. پێشمەرگا تەنها ڕێگاکەی کرد عەرەبێک لێرەنم بەس خوا دەرەقەتی کوردی چەکت هەبێ بە قووەتی چەکت نەبێ قانون قیمەتی نییە ئەوە دەکەسە ماژەڵەکانمان نیانێ ئەمر فەوزەکەت کە کوردشە هاتێ دەرکەی لەم نوێنە بەسە حیزبایەتی و هەتا ئێرە عالەمێ هات. ئەو عەرزە دەهێنێ خۆی بۆ بەرکوش ئەوە ناموسمە ئەگەر تو بەبێ دڵ دەژی فەرمواز دەکەن. خەڵکینە کێ بەهێزە؟ بەهێزەوەیە قووەتی هەبێت، پارەی هەبێت، دەستهەڵاتی بەدەستەوە بێت. بەڵام کێ بەهێزترە؟ ئەوەیە کە خەڵکی لەگەڵ بێت. ئەوە توی، ئەوە ئێوان بڕیار دەدەن کێ بەهێز بێت. بنیڤیدار ئەحمەد، ئەمە بەرنامەی منە بۆ هەڵبژارتن. هێشتا ماویەتی بڕیار بدرێت کێ بەهێزە. پەلکانەیە سەر بە ناحەیەی سەرگەڕان لە پارێزگای کەرکووک شوێنی توندترین ململانەی نێوان کورد و عەرەبە وەکو نەتەوە لەسەر خاک. عەرەب دەڵێت ئەوە زەوی ئێمەیە، کوردیش دەڵێ نا بە باب و باپیر ئەم زەویەی ئێمەیە و تاپوی ڕەشمان پێیە. هاتووی لەم بەرنامە بۆی بزانین لەم ناوچەیە کێ بەهێزە و کێ بەهێزتر دەبێت. کورد لەکوێ دانیشتووە؟ خاکی کوردە یان خاکی عێراقە؟ بەڵام دەڵێن ئەمە خاکی کوردە. ئەمە خاکی عێراقە، نە خاکی کوردە، نە خاکی عەرەبە. عێراق کێ حکمی دەکات؟ هی ئەوانە. ئێوە دەستدرێژی ناکەنە سەر کورد؟ نەخێر نەخێر هەرگیز، ئێمە کوردیەکین. سوپا پشگیریتان دەکات، سوپا لایەنگرە. نەخێر هەرگیز، سوێن بەخوا پشگیریمان ناکەن. سوێن بەخوا لایەنگر نییە، پشگیریمان ناکە، هیچ شتێکیش نییە. بە پێچوانەوە سوپا دوژمانە. ئێستا کێ زەوی زۆرترە؟ ئێوە یان کورد؟ نەخێر ئێمە. ئێوە ئێمە فەرمین، ئەوە قسە نییە. گوتیان بە زۆر ئەم زەویەتان لێوەرگرتووە. نەخێر هەرگیز بە زۆر نەبووە. چۆن ئەم کێشە لە نێوانتاندا چارەسەر دەکرێت؟ واتە ئێوەی عەرەب و کورد کە لەو ناوچەن؟ هیچ کێشەیەک نییە، ئەوان دێن کێشە دروست دەکەن. ئەوان کورد؟ بەڵێ، سوێن بەخوا ئەوە ڕاستیەکەیە. با کوردێکی ستەم لێکراوە بێتە لام و پێم بڵێ مستەم لێکراوە. ئەمە زەویەکەی منەوە، ئەمە سەنەدەکەی منە. ئەگەر پێم نەداوە یەک خولەک لێرە نامێنمەوە. ڕادەسی دەکەمەوە پێی دەڵێم فەرموو ئەمە زەویەکەتە. بەڵام ئەوە هیچ شتێکی نییە. هەموو شتێکیش دەوێت. سوێن بەخوا ئێمە لەگەڵ کوردین، لەگەڵ هەموو مرۆڤێک. هەرگیز هیچ کێشەیەکمان نییە، هەرگیز. خاوەنی زەوی لە ناوچەی پەلکانە کییە؟ عەرەب. شەمەر. ئەوانەی بەخۆشی دەیانوێت ئێمە نیوەی زەویەکەیان دەدەینێ. بەخۆشی؟ بەڵێ. بەڵام ئەوان بە زۆر دەیانەوێت؟ بە زۆر نەخێر. سوێن بەخوا نازانم، لیان بپرسە، من نازانم. ئەوە پەلکانەیە؟ ئەوەی کە لە تەلەڤیزیۆن ئەبینن بەردەوام شەڕە و عەرەب بۆنگۆ دێتن؟ کێ بەهێزە لەو مەنتەقەیە؟ بژیت. چەک بەهێزە. ئێستا ئەوەی چەکی لە دەست بێ ئەوە قووەتە. سوکان عێراقی هەم لەگە بەدوەکان لەگە عەرەبەکانە ئەوان بەهێزن حالی حەزر، بەڵام بە هەڵبژاردن ئێمە دەتوانین بیبینەوە ئەو کاتە ئێمە دەیسەلمین کە ئێمە بەهێزتر دەبین. لە کێ بۆنگۆ دێت؟ لە بزرالێ فەوجی حەشتی شعبیان هەیە. بەس یەک مزجێنیشت بدەمێ ئەو هەموو ناخۆشیەکەمە باسی دەکەین. هەرچەندی بەهێز بن. دا ئەوەندە کەس بەهێز بن هەتاکو ئێستاش بەتەعەداوە دەرین یەک بز زەویمان نەداینێ. کاک دەشتی. عەرەب خۆی ئەتوانێت عەردی عەرەب داگیر بکاتن؟ یا بەس چاوی لە عەردی؟ بەس چاوی لە عەردی کوردە بەڵێ. ئەم سنوورەی ئێمە
دەسی لە پشتە ئەنگۆ ئێستا بوو کۆبوونەتەوە لێرە ئێمە دائیمەن کۆ دەبینەوە دائیمەن لە بۆ کێشەکان سلتان هەیە ئەوانە هەجومی بڵێ نانە ئێمە ئەسکەر ئاگداری کردنەوە 2 ڕۆژ بەر لەو پێش نابێ هیچ ئیشی کشتتوواڵیش بکەنەوە دیسان هاتوێ دڵێ نابێ ئەسکەری عێراق بەڵێ خۆی بە خۆمی وت هات بانجیم کرد وتی وەکو بڵێ نوێنەری سنوەم وتی بە هیچ شێوەک لە بۆتانی ئیش بکەن جەماعەتم هەموو لەگەڵ بووە جێشەکە با لێرە نەبێتن هەر هەموو عەرەبەک تعدە هەر هەموو عەرەب دەکەین با بێتوانی بێتن لە ئاوەکەی بپەر یەک شت بچوو کاکێ بەدات ساڵی چۆن پاریا پێرا بوو لێرانە چۆشە زۆر تەوازەی ماڵی کوردە کاتی کاک ئەحمەد بەڕۆسەت کە پێکدادان لەگە عەرەبەکان لێرانە دروست بوو پێشمەرگا تەنها ڕێگاکەی کردەوە عەرەبێک لێرە نما شۆمەرێک لێرە نما هیچ کە هێزێک نەک عەرەب بەڕوخسەتان هیچ عەرەب نەکەن عەرەب هەموو هێزی بەس خوا دەرەقەتی کوردێت بۆ نمونە ئیسرائیل لەبەرەوەی یەکدیگرن زانە هەموو عالمی لە زەواق نایە نەقەشمەری بە هەموو دنیا دەکات ئێمە حیزبین ئێمە قەومینین بۆ نمونە عەرەب لە کەرکووک بە سونە بە شیعە بە کافر بە ئیسلام بە هەموو شتێکیەکی گرتێ زدی کورد ئەم هەڵبژارتنە ئەگەر عەرەب سەرکەوتن لێرە بەهێزتر دەبن تەنها چەکە لە دەست کورد لە دەست ئەو جوتیارانە هەڵبژاردن ئێمە بە هەڵبژاردن دەنگکانمان ئەگە لێرە زۆر بوو بەو زۆری ئێمە لێرە مەبەسم کەرکووکە ئێمە دەیبینەوە بەداخەوە خۆتی شەزانی هەمومانەزانین لە شەرق ئەوسەد قانون هیچ قیمەتی نییە چەکت هەبێ بە قووەتی چەکت نەبێ قانون قیمەتی نییە بینی هەولێر و سلێمانی خۆش بوو یا با ڕوونتر برن یەکێتی پارتی زۆر خۆش بوو ئەوە بوو ئێمە لێرە بە قووەتی کە ئێمە لێن دەرێ بەڕاستبڕە کێشە هەوی بینی یەکێتی پارتی ئەوانە باش دەزان متابای هەموو وەزعەکان دەکەن کێ ئەوانە شەمەر عەرەبەکان یعنی ئەزانم کورد زۆر نینە ئەوەندە کەسەنە ئەوە دەکەن بەزڵەپسی ئەوە پشگیریان هەیە لە جێیش کورە لە مەسئولەکانی سەرێ لە حەشدی شعبی لە هەموو شوێ ئەو پەنجەکانیان گۆ ئەوە لەبەر فەلاحی وای لێ هاتووە بەڵێ ئەدی تۆما وڵای هەموو تەقیها لەگەر ئاودارن کاکی بیدار مانە ئیشەکە دەکەن ئەنی عەرەب لە جێژێرن گۆیش بکەن خۆمانە ڕاناوس بەشەو والله لەگەڵ زەلامەت تۆمان کردیا پار بەلایەتی سەرخی جغارەداگیرسان لەکن تایە قەیم کرایە کەس نەبینیت کاکێ ڤیدار پارەکە قایت بەخۆی هات بە منی گوت حتا بیرەکانی ئاژەڵ نایان دێشت بکەین ئاژەڵ ئاو ئاژەڵەکانمان نایانێشت ئاو سعادیەکی شەیەک بە سەرخی تۆم کردیا تێگەیشتی سبەینێ ئامەر فەوزەکە کە کوردشە کووردە تێگەیشتی هاتێ دەرکەی لە منویە یەک سری عسکەری بە سەماری من وەکردیا بۆ تۆت کردیا نابی وارزەکەی تو بوو عەرزەکەشی تو پاپۆی ڕەش کاکێ بدار گردێک دەکەت خۆ بەسەعەدەم بکەن کورد یەکدی گرد نەبێتن کەرکووک لەوەی خراتری بەسەر دێت بەسە حیزبایەتی و هەتا ئێرە عالەمێ هاتیە ئەو هەموو شۆڕشە ئەو هەموو ئەنفالە ئەو هەموو جینۆسایدا ئەو هەموو شەهیدا ئەو هەموو بارزانانی ئەنفال کرا هەموو لەسەر کەرکووک بووە خواگە قوبوڵی بکردا بە بارزانی نەمر ئەوە نەبوو شۆڕشانە نەدەبوو ئەوەی ئێستا ئەو حیزبانە بە هەر هەمویانەوە شانازی پێوە دەکەن بارزانی قوبوڵی نەکرد وەتی کەرکووکی لەگەدا نییە ئەدی بۆ ئێمە قوبوڵمان بێ بەس نییە ئەمە قوبوڵم نییە وەکو ئەحمەد قوبوڵم نییە کەس بەبێ دڵدەژی ئەگەر تو بەبێ دڵدەژی فەرمواز دە کەرکووک بێنە ئەگەر لەم هەڵبژارتنە کورد دەنگی لاواز بوو کەمتر بوو ئەو عەرزەی هەیەشی لە دەست دەدەن ئەو عەرزە دەهێنێ خۆی بۆ بەکوش بدەن نییە تشتیوە نەک بە ئەوە ناموسمە قبرستانەکەمان هەوە توالێرەیە کاکێ ڤیدار ئەوەی خاچی هەبێ خەڵکی هەبێ دەسەڵاتیشی هەیە خاکتانە دەسەڵاتان دەسەڵاتمان سەیتەرەی دادەڕۆژ سەلام دەکەی جاروێ جواب نادات دووارە سەیتەرەی سوپای ئەزانین گو خەڵکێرەشن ئەکی دەکی حەز بە ئێهانە دەکەن طبعاً خانێکت بۆ باسکەم حەز بە ئێهانە دەکەن کە ئەو هەتاام لەگەڵم گۆکەن لەکرمە شتێکی زۆر تەبیعیە لەبەر ئەوەی خۆمە خاچی نادەبێت 8 ساڵە لێرە دانیشتیە با هەردا بچی 18 ساڵیت کەس بەزی بێری ئەگەر نەژێلی توی بکە خۆ نالمەوە توی بکات
ئەمە زۆر توندن لە قسەکردندا بەرامبەریان هێشتا زۆرمان مایە مساعدەی دی مساعدەی دەکەن هەدمان لە درا بەس حەزمان لێ نییە ئەوەندە ئەزیەت دراینا ئەو زستانەی ڕۆی ئەم بۆ خۆم قسەی ناکەم با برادرانسن سێ هەمەر لە فرقەی ڕاخصوسی نادرا ئەلێرە ڕۆژ بەردەوام بەرزەی حرارە لە بر سفری بۆ ئەلێرە مراقەبێ منیا کرد تۆی نەکەم یەگەیشتی هەمەر ئەو لەوێن دەرێ مێک زمینێکیاندانە بۆ لێرە مێک زمینێک ئەوە تاپڕەشەکەیە تا بۆ ڕەشەکەی ساڵی 38 ئەمەی ئێرەیە ئەمی ئێرەیە 37 ئەوەی باپیرتە ئەو باسی کوێەکە ئێرە بە درە و زەویانە ئەربیل مەخمور کەندێناوە زمانی مەلەکیە حکوومە العراقیە سجل الأراضي ئاکانە دیگابەکەیە ئەوە کەڵەن تاپوی ڕەشی هەیە کەورانە ئەمە یەک ئەمە دوو ئەمەی هەمووی گوندە هەمووی گوندی ئەوەی باپیرمە ئەوە چل و دوو ئەوکی زۆر هەیە ماشەڵاوە چواردە ئەوە هەری چەندەوە جاوە دەخوا لە حکوومەتی عێراق ئەوە کێشەکە ئەوە ناخوا ئەوە ناخۆ هەر کەسی ئەمەی هەبێ دەبێ کولفی کول بێ کاکە بیدە اعترافی پێ ناکەن ئەمە یەک شتێ با لە یعنی ئەمە کە دەرەن یاسا دێ لەگەرت دێتن کە بووە مەسلحەتی عەرەبەکان دەبێ برێ ئەمە برێن بەسەر چاو بەزاگە بۆ مەسلحەتی کوردەکە ئەو دێکاتە ئەسکەتانیە دەیگۆڕی لێ ڕوونکەمەوە مەسەلا ئێستا ئەوان دەرێن حەزبی بە عەز لە ڕیشە کێشرا و نازانم چی و چی بەڵام قەراراتی حەزبی بە عەز لە هەزار ساری مەفعولە لێرە لەبەروی لە مەسلحەتی وە دەڵێن پەلکانە خاکی کوردستانە بە منیان گوت نەک دەڵێ هەر خاکی کوردستانە عەرەب بە چەکی دەوڵەت لێرە گوتیان تادا لە ئێمە دەکات بە چەکی دەوڵەت بەهێزن ئەمە بەرنامەی منە هاتم لیانم پرسی کێ بەهێزە گوتیان دەک دەدەی بۆی بەهێز بین بۆی بەهێزتر بین ئەبێ حەزبە کوردستانەکان یەک بگرین و وەڵامی پرسیاری تو کە کێ بەهێزە ئەگەر ئەمە نەبوو هەر عەرەب لەسەر خاکی کوردستان بە پاڵپشتی چەکی دەوڵەت وەک خۆیان بە ئێمەیان گوت ئەوان بەهێز دەبن